ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی یەکەم ڕۆژنامەی چاپکراوی ئیسلامی دوای ڕاپەڕینی ساڵی 1991 بوو. یەکەم ژمارەی ڕۆژنامەکە لە 11/4/1992 دەرچووە و دوژمارەشی کە 43 بووە لە 8/7/1999 دەرچووە. گۆڤاری پەیڕەویش گۆڤاری مەکتەبی ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامی بووە کە ژمارە یەکی لە ئەیلولی ساڵی 1995 دەرچووە و ژمارەی کۆتاییشی لە نیسانی ساڵی 1996 دەرچووە. بەشی ئەزمون ڕوانگەی کۆمەڵی دادگەری هەڵساوە بە کۆکردنەوەی ژمارەکانی ڕۆژنامەکە و لە کتێبێکدا چاپی کردووە. لە کۆڕێکیشدا کە ژمارەیەکی زۆر لە کەسایەتی و ڕۆژنامەنووسان و ڕووناکبیران ئامادەی بوون باز لە پێگە و گرنگی ڕۆژنامەکە کرا. بەشی ئەزمون و ڕوانگە کە سەر بە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریە بەشێ لە کارەکانمان بریتیە لە زیندووکردنەوەی چاپەمەنی ئەدەبیاتی ڕۆژنامە میدیاکان ڕۆژنامە و گۆڤار. ئێستا ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی و گۆڤاری پەیڕەومان ساخ کردوێتەوە کە ژمارە 4 و ژمارە 5 گۆینەکەمانە بڵاو کراوەکەمان ژمارە 7 دەرچووە، بەڵام ئەمان بەوەی هەندێک هۆی تەکنیکیەوە دواکەوت. خۆشبەختانە ئەمانە کۆمەڵی بابەت و بابەسی گرنگیانتیایە هی ساڵانی نەوەتەکانی سەدەی پێشووە هەمویان کۆمەڵی بابەتی گرنگیانتیایە. ئێمە هەوڵمان داوە ساغمان کردوتەوە و حازرمان کردو بۆ ئەوی توێژەران و نووسەران و ئەکادیمیەکان بتوانن بۆ توێژینەوەکانیان سوود لەو مێژووە وەرگن، هەم مێژووی ڕۆژنامە نووسی ئیسلامی و بە تایبەتیش بزوتنەوە ئیسلامی و هەم بۆ سوود وەرگرتن لە مێژووی ڕابوونی ئیسلامی و ڕووداوەکانی دەوروبەریچی ڕووداوە ناوخۆیەکان و یەقلیمی و نێودەوڵەتیەکانیش کۆمەڵێ باس و بابەتی گرنگیانتیایە. ستاف و کارمەندانی ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بە دوو قۆناغ کاریان کردووە. قۆناغی یەکەم ژمارە 0 بۆ 7 لێ دەرچووە و قۆناغی دووەم 19 بۆ 43 و لە ساڵی 1999 کۆتایی بە ژمارەکانی هاتووە. هۆکاری ونبوون و دەرنەچوونی ژمارە 8 ڕۆژنامەکەش بۆ گرفتی دارایی و شەڕی ناوخۆ دەگەڕێتەوە کە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات پەلکێشی نێو شەڕی ناوخۆ کراوە. دەرکردنی ئەو ڕۆژنامەیە و دەرکردنی ئەو گۆڤارە لە کاتی شەڕی ناوخۆیە یعنی یەک شتی زۆر گرنگی تایە، ئەویشەوەیە کە بە تەواوەتی چ ڕۆژنامەکە چ گۆڤارەکە خاڵیە لەوەی کە لە ئەدەبیاتی شەڕی ناوخۆ، یعنی دژایەتی شەڕی ناوخۆوەکە، دژایەتی شەڕی کورد بە کوردەکە، دژایەتی تێکدانی نێوماڵی کوردەکە، بەڵکو بە پێچەوانەوە داوای یەکێتی لایەنەکانی کوردستانەکە، داوای یەکێتی نەتەوەیەکە، داوای یەکێتی وەکەڵەکاری ئیسلامی و ئەمە وەکو ستراتیژێک بۆ کاری خۆی جێبەجێ کردووە. ئەمە بناغەی یعنی کاری ڕۆژنامەکە و گۆڤارەکە بوو. بەشی ئەزمون و ڕوانگەی کۆمەڵی دادگەری تا ئێستا 7 کتێبی کەسایەتی و ڕووناکبیرانی لە چاپداوە و بۆ ئایندەش چەندین بەرهەمی دیکەی لەبەردەستدایە بۆ لە چاپدانەوەیان و بەسەرکردنەوەی مێژووی ڕووناکبیران. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.